بسم الله الرحمن الرحیم بەخێراتنی هەموو لایەک دەکەم بە بۆنەی کردنەوەی ئینشاڵڵە جیهازی MRI. من دکتۆر عەبدوڵڵا حسێن سەرۆک بەشی رادیۆلۆژیم لە مستەشفای میهرەبانێ. کاک دکتۆر دیندار و کاکاوەڕی شارەتیان بە زۆر لەگەڵ کاک دکتۆر دلێر بە زۆر خاڵی گرنگدا زۆر ناسمەوە سەر ئەو خاڵانە، بەڵام هەدەفی ئێمە دوو خاڵ باز دەکەم. یەکێکیانەوەی هەدەفی ئێمە ئەوەیە بتوانین بە جیهازی تازە بەشتی باش خزمەتی خەڵکی خۆمانی پێ بکەین بە سیارێک کە لە ئیمکانیەتی خەڵکدا بێ، نەو سیاریش لەسەر خەڵک زیاد بکەین. دەمانێت بەشتی باش خزمەت بکەینەوەکو بەشتی دەستی دوو خراپ خزمەتی خەڵکی پێ بکەین. ئەوە یەکێک لە هەدەفەکانی ئێمەیە و ئەو جیهازەش شاهدی ئەوەمان بۆ دەدا کە ئەو هەدەفە دەپێکین ئینشاءڵڵا. تاوان کڕینی جیهازەکە مودەیەکی زۆری ویست، ناڕەحەتێکی زۆری ویست و کوالیتیەکەی زۆر باشە. دوایەوە لەگەڵ ئیدارەی مستەشفای ئێمە بیرمانەوە کردەوە کە دەبێ ئەو ستافەی کە ئیش دەکەن لەسەری و ئەو دکتۆرانەش کە ڕیپۆرتەکە دەنووسن کە زۆر گرنگترە لە جیهازەکە. تۆ جیهازت بە هەر باش بێ کە ڕیپۆرت و ستافت باش نەبوو لێرە نەقصت بۆ دروست دەبێت. فبۆ بە هاوکاری ئیدارەی مستەشفا هەوڵماندا باشترین تەکنیشیان و کاک دکتۆر دینداریش کە هەموو خەڵکی هەولێر زۆربەی زۆری دەیناسێت و دکتۆرەکانی تر دکتۆرە بێخاڵە کە زۆربەی دکتۆرەکانی ترمان کە ئێستا لێرانێن بەداخەوە ئینشاڵڵا ئەوانیش پێتان دەناسێنین کە هەمویان زۆر لێهاتوون، هەمویان دکتۆران هەیە، بۆردیان هەیە، مۆحتەرەفن، زۆر سەرکەوتون و ناوبانگێکی زۆر باشیان هەیە. ئینشاءڵڵا ئێمە دەتوانین هەم لە ڕووی زانستیەوە هەم لە ڕووی تەکنۆلۆژیا و پێشکەوتنەوە و بە سیارێکی زۆر هەرزان خزمەتی خەڵکی خۆمانی پێ بکەین. زۆر سپاس. میهرەبانی دڵسۆزی و لێزانی